بەخێر بێن بۆ ویلایەتی قاچاق و بازرگانیە قورس و مەترسیدارەکان. وەک لە بەشی یەکەمی زنجیرە راپۆرتی قاچاقچیە مەترسیدارەکان لە هەرێمی کوردستان ڕامانگەیاند. پایتەخت میدیا لەم زنجیرە راپۆرتەدا بە ئامانجی هۆشیاری کۆمەڵایەتی و ئاگاداری لایەنە پەیوەندیدارەکان بنکۆڵکاریانە و پیشەیانە لە ئاشکراکردنی سنوور و ئەوانەشی لە پشت ئەو بازرگانیە مەترسیدارەوان بەردەوام دەبێت. لەم راپۆرتە بە ورد و درشتی ئاشکرای دەکەین کە کام بەرپرس لە سنوورەکانی سلێمانی بە نهێنی لە پشت قاچاقچێتی دۆلارەوەیە بۆ ئێران. قاچاق و دەرباسکردنی تلیاک و گڵی ئاڵچوون و ئایفۆن لە نێوان ئێران و سلێمانیدا چۆن دەکرێت؟ بە راپۆرتێکی ورد و پڕ زانیاری، نهێنی تایبەت و پڕ کۆد و زانیاری بە بەڵگە و دیکۆمنت و لۆکەیشن دەیسەلمێنین کە چۆن سنوورەکانی باشووری کوردستان و هاوسنووری کۆماری ئیسلامی ئێران هەڵگیراون و حکوومەت تێیدا نەماوە. شەوانە سەدان ملیۆن دۆلاری نایاسایی بۆ سێ گەورە بەرپرسی سنوورەکە و حزب پەیدا دەکەن. راپۆرتێکی نهێنی دەستگایەکی ئەمنی لە سنووری سلێمانی و راپۆرتێکی نهێنی دەستگای یاسایشی نیشتیمانی عێراق و بە دواداچوونێکی وردی دەستگای میدیایی پایتەخت دەیسەلمێنێت 4 گروپی قاچاق و چاودێری کراوی سەر بە بەرپرسێکی ئەمنی سلێمانی لە ناوچەکانی شارباژێر لە گوندی مێرگان گڵی ئاڵتوون، قالبی ئاڵتوون و ئایفۆن هەناردە دەکرێت. لە ناوچەی دوو باکووری ناوچەی شارباژێر گوندی شیوەکەڵ ماددە کحۆلیەکان هەناردە دەکرێن و ماددە هۆشبەرەکانی جۆری کریستاڵ کراک هاوردە دەکرێت. لە ناوچەی سێیەم باکووری ڕۆژهەڵاتی شارباژێری سەخت گونجی بارەی گەورە دۆلاری ئەمریکی و ئایفۆن 12 و 13 هەناردە دەکرێت و لە بەرامبەردا تلیاک و ماریجوانە هاوردە دەکرێت. ئەمانە هەمووی بەپێی ڕێککەوتنێکی تایبەت و نهێنی و بە ئاگاداری بەرپرسێکی باڵای ئەمنی سلێمانی و بەرپرسێک لە هێزێکی باڵادەست لە سنوورەکانی ئەم ناوچەیە دەکرێت و قاچاقچیەکانیش لە ژێر چاودێری ورددان لە بناغەدا موچەخۆری هێزی ئەمنی سلێمانین بە پلەی محتەمەد ڕێککەوتن و بەڕێخستن و ناردنی ماددە و دۆلارەکان بە سەرپەرشتی فەرماندەی فەوجی دووی سنووری چوارتا کە سەر بە لیوای سەی سلێمانیە و بە ئاگاداری و هابشی ئەمری لیواکە بەڕێوە دەچێت کە ژمارەی ئەو قاچاقچیانەی لەم سنوورە کار دەکەن ژمارەیان 22 کەسە. ئەم هێزە بە ئاگاداری دوو گەورە بەرپرسی حزبی باڵادەست لە سلێمانی کاراسانی دەکەن بۆ بە قاچاقبردنی دۆلاری ئەمریکی لە عێراقەوە بۆ ئێران. ئەم بە قاچاقبردنەش بەراورد بە باج و سەرانەیە بە پێی بڕی دۆلارەکە بە جۆرێک بۆ هەر 10,000 دۆلار واتە دەفتەرێک بڕی 1000 دۆلار لە قاچاقچیەکان وەردەگرن بۆ ئاڵتوونیش لە سەتادەی بڕەکەی وەردەگرن. بەڵام ئەوەی جێگای سەرسوڕمانە بۆ ماددە هۆشبەرەکان ڕێژەی دیاریکراوی نییە بەڵکو بە پێی بارە و بە پێی جۆرەکەیتی و بە جۆرێک بۆ هەر بارێک بڕی 30 دەفتەر دۆلار وەردەگیرێت. لەلایەکی دیکەوە مەفرەزە گومرگیە ئامادەکراوەکان بازگەی تایبەت و متمانە پێکراویان هەیە باج و سەرانە لە قاچاقچیەکان وەردەگرن. دەربازبوونی ئۆتۆمبیلەکانیش لە نێو بازگەکان پێویستی بەوەیە کۆدێک لەلایەن شۆفێرەکە بدرێت بە کارمەندی بازگەکە کە یەکێکیان سەر بە دەستگای ئەمنیە و یەکێکیشیان سەر بە فەوجی چوارتا یان قەڵاتزێیە و بۆ نمونە لەسەری نووسراوە ئینتیفاق 02. دوای ئەوە هەر ئەوەندە بەسە و ئەو ئۆتۆمبیلە بەبێ هیچ پشکنینێک دەگاتە سلێمانی و دواتر ناوچەکانی دەربەندیخان و کفری و ناوچە کێشە لەسەرەکان. ئەوەی گرنگە ئەوەیە کە ئەو هێزانەی سەرپەرشتی ئەو قاچاقچیەتێ دەکەن بریتین لە هێزی تایبەتی ئینتیفاق لە ناو دەستگای هەستیاری ئەمنی سلێمانی. بازگەکانی دەرەوەی شار و فەوجی دووی چوارتا و یەکی قەڵاتزێ هاوکات لیوای یەکی پاسەوانی سنوور ئەم هێزانە لە هەناردەی دۆلاری قاچاق و ئایفۆن و گڵی ئاڵتوون و ماددە کحۆلیەکان و حەبی ترامادۆڵ مانگانە 100 ملیۆن دۆلار بە نهێنی قاچاق دەکەن و لە هێنانی ماددە هۆشبەرەکانی وەک کراک و کریستاڵ و ماریجواناش دیسان 100 ملیۆن دۆلاریان دەست دەکەوێت. لەگەڵەوەشدا دوو بەرپرسی ئەمنی باڵای سلێمانی و هێزی سنووری لیوای سێ و چەند کەسێکی هێزە باڵادەستەکەی سنووری ئەو ناوچانە سەرپەرشتی تەواوی کردەکان دەکەن. جگە لەو کەسانە و تۆڕەکانیان و قاچاقچیەکان کەسی دیکە ناتوانێت و ناوێرێت لەو سنوورانە هیچ شتێک جوڵە پێ بکات. لە سنووری ناحیەی گەرمکی پێنجوێن
13 ڕێگای قاچاقی سەرەکی و لە ناوچەی شارباژێر لە ناوچەکانی بارێ و شیوەکەڵ و مێرگان 8 ڕێگا و لە سنووری قەڵاتزێش 4 خەتی قاچاقی ئەم مەوادانە هەن. بەکارهێنانی نزیکەی 453 کیلۆمەتر ناوچەی سنووری لە ژێردەستی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسنوور بە کۆماری ئیسلامی دژی یاساکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی و تەنانەت ئەمریکا و ئەوروپا و کۆمەڵگەی نێودەوڵەتیشە. داهات و پارەکەش نەبۆ حکوومەت و نەبۆ ئیدارەی ناوچەکە و تەنانەت بۆ خودی حیزبەکەش جگەل لە چەند کەسێک ناگەڕێتەوە. لە ساڵی ڕابردوودا بە قاچاقبردن و فەرهودی دۆلار لەم ناوچانە بۆ قازانجی ئێران ئەمریکیەکان و وەزارەتی خەزانەی هێندە تۆڕە کردووە کە نزیک بوو بە تەواوی عێراق بلۆک بکەن و حکوومەتەکەی سوودانی شەڵ بوەشێتەوە. جگەلەوەی هێنانی مادەکانی کراک و کریستاڵ و بردننی ئایفۆن و ترامادۆڵ حکوومەتی عێراق و مخابراتەکەی هەراسان کردووە. لە راپۆرتی داهاتووی دەستگای میدیایی پایتەختدا چاوەڕوانی ئاشکراکردنی ئەو سنوور و لایەنانە بکەن کە قاچاقی بە مرۆڤەوە دەکەن و دەست لە هیچ شتێک ناپارێزن.